ئێمە دکتۆر بە کەمتەر خەمەزانین لەو نەشتەرگەریە لەبەرەوەی هەر کە کاتی لە نەشتەرگەریەکەی تەواو بوو هێنانە دەرەوە تەنگە نەفەس بوو. ئەمە بەشێکە لە وتەکانی باوکی لانە وە خۆشیان دەڵێن کچەکەیان 19 مانگ لە یەکێک لە نەخۆشخانە ئەهلیەکانی هەولێر نەشتەرگەری کەمکردنەوەی کێشی بۆ کراوە و ڕۆژێک دواتر گیانی لەدەست داوە. کە سوکاری لانە دەڵێن کچەکەیان پێشتر هیچ نەخۆشیێکی نەبووە و سکاڵایان دژی ئەو پزیشکە تۆمار کردووە کە نەشتەرگەریەکەی ئەنجام داوە. کاک دکتۆرەوە خەری کامرەیەوە خەری کامری بە ئۆکسجی نەبێ هەناسە نادا وتینانا بەسیتە خۆشم دێم والحاصل بەیانی سەعات 9 بوو هات سەیرێکی کرد و دکتۆرە کاوتیان کاکەمە بزانین چی بۆ کردووە وتی کاکەمە هیچ نییە هەموو نەخۆشیێکەوە نۆرمالە تەبیعیە وشتا تا من عیلاجی بۆ نووسم بە عیلاجەکان باشە بێ ئەو لەو قسانە بوو لانە تەواو بوو. کە سوکاری لانە دەڵێن دوای ئەوەی نەشتەرگەری بۆ کچەکەیان کراوە بردویانەتە ماڵەوە بەڵام تەندروستی تێک چووە و تەنگە نەفەس بووە و بەپەلە گەیاندویانەتە نەخۆشخانەی فریاکەوتن. لەوێ هەرچەندە ئۆکسجینی بۆ دانراوە بەڵام دوای چەند کاژمێرێک گیانی لەدەست داوە. کچمەی کە دوای نەورۆزبی کەوتی نادایە من هەرچێم بینێ لە تۆ زۆر جوانی بەس ئەو لە زکت چەند مانگ پار ئەچوە ریاضەیە کرد هەموو لە شیزەعی بوو بەسیاون ئێرە چەوریە دوو عیادەم پێکرد یەکێشیوتی بۆی ناکەین لەبەرەوەی وەزنی زۆرە. وەڵا من یعنی من هەرە لێم کەم تەرخەمی دکتۆر بوو ئەنا کچم هیچ عیبینە. NRT پەیوەندی بۆ پزیشکەوە کرد کە نەشتەرگەریەکەی بۆ لانە ئەنجام داوە بەڵام ئامادە نەبوو لێدوان بدات. من حەزم لێ نییە بەڕاستی نە دەنگم نە ڕەنگم نە دەنگم دەست باشە بەڕێز پێ حورمەت تێ. لانە حەسەن ساڵی 1992 لەدایک بووە و هاوسەرگیری کردووە و دوو منداڵی دوای خۆی جێهێشتووە. وەک کە سوکارەکەی دەڵێن لانە هیچ نەخۆشیێکی نەبووە و ئەو نەشتەرگەریەشی کە کردوویەتی بۆ کەمکردنەوەی کێشی بووە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر